ئەو شەڕگەیەی کە تارکستان پەرستەکانی داعش دەیانویست وڵاتەکەمان لێ بکەن بە خۆڵەمێش بۆ ئەوە هاتبوون شاری کەرکووک داگیر بکەن، بۆ ئەوە هاتبوون لەوێەوە وەکو دەواازەیەک پەلەماری سلێمانی و هەولێرش بدەن. بەڵام خۆڕاگری شەهیدەکان و ئازایەتی فەرماندە قارەمانەکان و خات و ڕەنجین وەکو فەرماندەیەکی لە هاتووی هەڵکەوتوو هاتنە جەبهەکە و بە تێگڕای ئەم هەڤاڵانە توانیان بەرگری لە نیشتیمان بکەن. ئیمڕۆ کە ساڵیادی خات و ڕەنجینە نەقیب ڕەنجینە لە هێزی ژنان کە جانی خۆی بەخشی لە پێناو نیشتیمانە، هەمومان لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوی پێی بڵێن تۆ ڕوحی تۆ لە هەموو ڕوحێکی کە زندووترە. یەک لەبەرەوەی لە بۆ خاچی وڵاتەکەی خۆت شەید بووی، ڕوحی خۆت داناوە. دوو فەرماندەیەکی قارەمان بووی، هاتووی بەشداری جەبهەت کردووە. سێ تاکە ژنی فەرماندە و سەرکردە بووی لە بەرامبەر دوژونا بە مەیدانی شەهید بووی. بۆیە ئێمە بە زندوێتی ڕوحی تۆ هێلینەوە ڕەنجین خان، تۆشە بێ بە ئاسوودە بنووی لە گۆڕەکەتا، دڵنیا بە هاوڕێکانت ڕەفیقەکانت هاوسەنگەرەکانت ڕێگاکەی تۆ بەرنادەن و لەناو هێزی پێشمەرگەی کوردستانە تێکۆشن بۆ سەرکەوتنی یەکجارەکی کە ئێمە تا ئێستاش لە خەباتین. پێشمەرگە لە خەباتایە، هێشتا کە خاچێکی زۆرمان ماوە لە بن دەستداگیرکەرە ئەبێ ڕزگاری بکەین. وەڵا دەیان خوێنی تری وەکو ڕەنجینخانی دەوێ، بەڵام ڕەنجین بۆ سەرقافڵە، بۆ ئەوەی کە بە خەڵک بڵێ فەرق نییە لە بینی پیا و ژنا لە جەبها، بۆ ئەوەی بڵێ منیش وەکو ئێوە دەتوانم بەرگری لە نیشتیمانەکەم بکەم، بەرگری لە خاکەکەم بکەم. ئەوەی ڕەنجین لە پێناویانڕۆیی ئەو مەبدەئە گرنگەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان مەبدەئی نیشتیمان پەروەری هەڵگرتووە. ئەو نیشتیمان پەروەر بوو، ئەو لەسەر خاچی خۆی ڕۆیی، ئەو لەسەر کەرکووچێک ڕۆی کە سەدان دەیان ساڵە شۆڕشەکانی کورد لەسەری شەڕەکەن. ئەو چوو لە سلێمانیەوە باڵی گرت و ڕۆیش ڕوحی ئەوەندە بەرزەفەڕ بوو بۆ نیشتیمان پەروەری، چوو لە خواری کەرکووکەوە شەهید بوو.